سڵاوم کاتتان باش لە چەند ڕۆژی ڕابردوودا وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی عێراقی نووسراوێکی ئاڕاستەی لایەنە پەیوەندی دارەکان کرد بە بەبەستی جێبەجێکردنی بودجەی ئەم ساڵدا. لێرە لەوێرە زۆر قسە لەسەر ئەم بودجەیە دەکرێت و بازەوە دەکرێت کە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە پابەند بێ بە ڕێککەوتنەکە و بازەوە دەکرێت کە موچەی ئەم مانگە بە تایبەتی بەبێ لێبڕین بە سەر فەرمانبەران دابەش بکرێت، چونکە لەلایەن حکوومەتی عێراقیەوە پارەکە وەک خۆی دەبن. ئێستا بۆ گفتوگۆ لەگەڵ سەرکۆ گەڵاڵی ئەندامی لیژنەی دارایی و کاروباری ئابووری پەرلەمانی کوردستان کاک سەرکۆم کاتت باش ئاشکرایە باز دەکرێت کە حکوومەتی عێراقی نووسراوی ئاڕاستەی لایەنە پەیوەندی دارەکان کردووە بۆ جێبەجێکردنی بودجە. پێ دوایە بەشی هەرێم لە کاتی خۆی بگات. باوەڕمان وایە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بە تەواوەتی ئیلتیزام کە بەو واجباتانەی کە لەسەرەتی حکوومەتی عێراقی بە هەموو شێوەیەک ئەویش یعنی ئیلتیزامەکە بە قەرارەتەکانی و چونکە ئەوەی کە لە بودجێ عێراق تێپەڕیوە هەموو کوتلە سیاسیەکان و هەموو پێکهاتەکان دەنگیان پێیاوە و ڕازەمەند بوونە بەوەی ناوەڕۆکی ناو پرۆژە یاساکە کە بۆ بە یاسا و دەنگیان پێداوە. بۆیە هیوادارن هەرێمی کوردستان لە ئەمری واقعیشدا ئیلتیزام کا بەو واجباتانەی کە لەسەرەتی. کاک سەرکۆم پرسم زۆر پێداگیری لەسەوەی دەکرێت کە پێویستە بەبێ لێبڕین بەبێ 121 لێبڕینەکە موچە دابش کرد. پێ دوایە حکوومەتی هەرێم لە مانگا بەبێ لێبڕینەکە دابش دەکات. وەڵاهی من وتەبێژی حکوومەت نیم، بەڵام ئێمە وەکو نوێنەرانی خەڵک 42 واژوومان کۆ کردوتەوە، 42 ئیمزامان کۆ کردوتەوە بۆیە حکوومەت بانگێشتی پەرلەمان بکرێەوە ئیجبار بکرێت بەوەی کە لێبڕینی موچە نەیەڵێەوە. ئێمە من وەکو خۆم و لەگەڵ هەڤاڵانمانە بە بەردەوامی ینی فشارەکانمان لە ڕێی پەرلەمانەوەکەین بۆ ئەوەی لێبڕینی موچە نەدرێت، بەڵام ئەوەی کە ئێمە عەقڵەتی ئەم حکوومەتە خوێنینەوە باوەڕم نییە بتوانێت بیەوێت، یعنی ئەتوانێت موچە بە کاملی دابەش بکە ئەگەر ئەو پشکەی هەرێم بێت، بەڵام بەم عەقڵێتە بیرکردنەوەیان چاوەڕوانیەوەیان لێ ناکرێت کە لێبڕینی موچە نەبێت. کاک سەرکۆ بیانووی ئەوان حکوومەت ئەوە بکە بودجە لەلایەن حکوومەتی عێراقیەوە نایە یاخود بەشی هەرێم نایە یاخود پارەکە نانێرێت بۆیە بە لێبڕینەوە دابەشی دەکات. ئێستا کە هەیە بۆ نایکە ئەمە عەقلی خۆی ئەمە گومانمان لە عەقڵەتەی حکومڕانێکە هەیە، یعنی ئەمەیە کە فایز هەیە، ینی زیادە هەیە لەوەی کە بتوانێت موچەیش بدات و پرۆژەی خزمەتگوزاریەکانیش بکەوە. ئەمە یەکێکە لەو فاکتەرانەی کە خەڵک متمانی نەماوە بەم حکوومەتەوە چۆنەڵێ حکوومەت لە دۆڵێکەوە هاوڵاتیان لە دۆڵێک و موچەخۆران لە دۆڵێکە. ئەمە هۆکارەوە پێویستەکات هەموو لایەنە سیاسیەکان و هاوڵاتیانیش فشار بکەن بۆی حکوومەت ئیجبار بکرێت بەوەی کە لێبڕینی موچە نەمێنێت. دەگەڕوەلاتەنەوە گوێتانی بوو سەرکۆ گەڵاڵی ئەندامی لیژنەی دارایی و کاروباری ئابووری لە پەرلەمانی کوردستان باسی لەو کرد کە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان پابەند بێ بە بۆ ڕێککەوتنەکەیەتی و ئەو باسی لەو کرد کە پێی وایە حکوومەت ناتوانێت لە مانگە بەبێ لێبڕین موچە دابش بکات.